بەناوی خوای گەورە و میهرەبان. من ناوم عەبدوڵڵا حوسێن ئیسماعیل حوسێنە، دانیشتووی قەزای سۆرانم. ئەم ساڵ پۆلی 12 بووم. ئەلحەمدولیلا، سوپاس بەخوای گەورە کە توانیم دەرەجەی 99.4 بەدەست بێنم بە پشتیوانی خوای گەورە. سەبارەت بە شێوازی خوێندن و هەوڵ و تێکۆشانی ئێمە بە حکمیەوەی ئێمە کۆمەڵە برادێک بووین لە بەشە ناوخۆیی دەمان خوێند. ڕۆژانە لەخوا بە زیاد بێتوانیمان ڕۆژانە بە شێوازێکی تێر و تەسەل بخوێنین کە بۆ نزیکەی 7 سەعات لە کاتی قوتابخانە دەمانتوانی بخوێنین ئەلحەمدولیلا. و بینە سەر مەسەلەی پێش ئیزندانەکە و ئەوانە پرۆگرامێکمان بۆ خۆمان کۆبووینەوە کە پرۆگرامێک دانین لەسەر شێوازی خوێندن و هەوڵ و تێکۆشانمان کە بتوانین ئەلحەمدولیلا بتوانین باشترین دەرەجە بەدەست بێنین. ئەویش ئەوە بوو کە کەمترین کات و ڕێژە بۆ خوێندنمان 11 سەعات و نیو بێ کە توانیمان ئەلحەمدولیلا ئامانجەکانمان بپێچین بە پشتیوانی خوای گەورە. هەستم دەکرد کە ئەگەر بخوێنم، ئەگەر جوهد و کۆشش بکەم و ئەگەر ینی هەوڵ و تێکۆشان بکەم دەرەجەیەکی بەرز دێنم. و قسەیەکی جوانیش هەیە، دەڵێ بەرەو مانگ هەڵبکشێ، ئەگەر خۆ نەگەیتە مانگیش ڕێگات لێبوون بێ لەسەر ئەستێرەیەک خۆت دەبینیتەوە. ئەلحەمدولیلا ئەمەش بە هەوڵ و توانە دەمانویست بۆ 100 بخوێنین و بۆ یەکەم بخوێنین، بەڵام ئیدی وەش فەزلی خوای گەورە و دیارە خیری خۆی تێدایە و دیارە ئەوە قسمەتەکەی ئێمە و کە توانیمان ئەو دەرەجێ بەدەست بێنین. بسم الله الرحمن الرحیم. جارێ من سەرەتا دەستخۆشی لە مامۆستایانی کاک عەبدوڵڵای بەڕێزم دەکەم کە هەم بە تەلەفۆنیش پەیوەندیم پێوە کردوون و دەستخۆشیم لێ کردوون و سوپاسی ئەو جوهد و ماندووبوونیان دەکەم کە کێشاویانە لەگەڵ کاک عەبدوڵڵا و غەیری کاک عەبدوڵڵاش. و من هەم پیرۆزبایی لە کاک عەبدوڵڵا دەکەم و سوپاسیشی دەکەم بەڕاستی کە ئەو تەمەنە جوانە کە خوا پێی داوە توانی وەکو خۆی ئیشارەی پێدا سەرکەوتنێکی تێدا تۆمار بکە، هەم بۆ خۆی، هەم بۆ خانەوادی، هەم بۆ کۆمەڵگە و مجتەمەعەکەی. وەخوازیاریشم سەرجەم ئەو گەنج و لاوانەمان کە لە هەرێمی کوردستان دایک و باوچیان ئاواتە خوازن کە کوڕەکانیان سەرکەوتوو بن، دڵی دایک و باوچیان خۆشکن. ئەوش بە تەسەووری من بە چەند خاڵێک دەبێتن. خاڵی یەکەم، هەر قوتابیەک کوڕ بێیان کەس بێ کە دەچێتە قوتابخانە هەدەفێکی هەبێ لە ژیان، هەدەفێکی بۆ خۆی دیاری بکە بۆ دەخوێنێتن، هۆکارەکەی چییە، ئەسبابەکان چین لە پاڵ ئەو خوێندنە و دەوێ ببێ بەچی. ئەو بەڕاستی پاڵنەرێکی گەورەیە. ئەوجا خاڵێکی دیکە کە زۆر گرینگە بۆ قوتابی مەشغوڵ نەبوونە بەو تەکنۆلۆژیایی کە هەیە بەڕاستی ئەمڕۆکە، بە تایبەتیش بە هەبوونی بڵێ ئەنتەرنێت و یانەوەتە مۆبایلی زیرەک و ئەوانە کە قەناعەتم وایە ئەو قوتابیە لە هەدەفەکەی خۆ دوور دەخەنەوە.